بەناوبانگترین ئەو چەکانی چەکی قەناس کە لە شەڕەکاندا و لە سوپاکاندا بەکارێنراوە بە نمونە دراگنۆفی ڕووسی هەیە پێما بێت لە وێنەکەی سەرشاشەکەش هەیە ئەم دانەیە تایبەتمەندی ئەم چەکە چییە ینی هەتاوەکو ێسەر هەر باشترین و بەناوبانگترینە ئەم چەکە ڕووسیا ئەم قەناسە ڕووسیا بەڵێ تاکو ئێستا دراگانۆف تفەنگی یەکەمی جیهانە لە مەشاتە چونکە ئەم تفەنگە جیاوازە لەگەڵ تفەنگەکانی ئەمریکی لەگەڵ نەمساوی کە دروستەکە بەریتانی فەڕەنسی زۆر وڵات قەناس دروست دەکاتن لە عیاری پەنجا بەڵام ئەم تفەنگە عیار بڵێن 6 ملیم فی 54 ئەم تفەنگە لە دوای جەنگی جیهانی دووەمە ڕووس پێویستی پێبوو کە تفەنگە دروست بکەی لەگەڵ مەشاتە بێتن لەگەڵ پیادەیە لەبەرەوە مهندسێکی سۆڤێتی دروستی کرد بە ناوی یاڤینجی دراگانۆف خۆی بەناو خۆیەتی بەناو مهندسەکەیەتی دراگانۆف دراگانۆف باوکیشی جەنەرال بوو لە سوپای رووسیا بە زۆر کردیە کولیەی عەسکەریەوە مهندسی میکانیک بوو لەسەر تۆپخانە بوو ئەم تفەنگەی دروست کرد کە تاقییان کردەوە 90 فیشەکی پێتەقاند لە 90 هەدەفیدا هەتاکو هەدەفی متحرکی تیاوە جوولایەوە یعنی هیچی بەفیڕۆنەیە لەبەرەوە بەکارێنە ئەم تفەنگەش سومعاتێکی دوور و درێژی هەیە ینی بۆ نمونە لە شەڕی ڤێتنام ئافرەتێکی ڤێتنامی 15 سەربازی ئەمریکی لە یەک معسکەرێکا کوشت هەتاکو ئەمریکا 200,000 دلاری تەرخان کرد ئەوەی بتوانێت ئەم تفەنگە بگرێتن و بۆمانی بێنێ بۆی بیخێنەوە چۆن دروست کراوە چونکە ئەم تفەنگە لە پێش زمانی خۆی هاتە مەیدانەوە پێویستی سوپا بە تفەنگێ بوو لەگەڵ کلاشنکۆفا بڕوە باش کلاشنکۆف کەوتە شەڕەوە ئەم تفەنگە سیفاتی چییە دراگانۆف ینی بڵێم بۆڵە تاکشم گەڕانەوەی ئرتیداد کە ئەتەقێنی لەرزینی زۆر کەمترە لە چەکەکانی تر هەتاکو لە کلاشنکۆف ئەگەر سەیری بکەی وازانی وەکو کلاشنکۆف دروست کراوە ینی بۆری غازی و ترباز بێتە ترباز ئەقسامەکانی بەڵام نەخێر بە دوو عملیەت حرەکەت ئیشەکاتن ئەم تفەنگەکە دروستکرا مەشات بتوانێت هجووم بکە بە کلاشنکۆف هێزی پیادە ئەمەیان لەگەڵایە ئەمە سیمە ئۆتۆیە نیو ئالی یەک جار ڕایە کێشی دەفیشە گەخواتن ئەتوانی لەسەر یەک بیتەخێنی ئەو شوێنی کە کلاشنکۆف نەگا پێی دراگانۆف بەکاردێنیتن بۆ لێدان بەڵام هەر لەگەڵ مەشاتە ئەڕوا و لە هەمان کاتی شاتوانی لە دواوە بەکاری بێنی وەکو قەناسێک کە شەلی حرەکەتی هێزی بەرامبەر بکەیت لەبەرەوە هیچ تفەنگێ لە جیهانە لە عیاری پەنجا بڵێن باڕێتی ئەمریکی 170ەکەی 111ەکەی ئەمانە ناتوانێت لەگەڵ مەشاتە بڕوە بەڵام دراگانۆف فتوانی بەکاری بێنی لەبەرەوە تفەنگی یەکەمی جیهانایە و لە هەموو وڵاتیش بەکاردێنێ بۆ ئاگاداریت هیچ شەڕێ لە دنیاە ڕووی دابێ ئەو تفەنگەی تیا بووە دراگانۆف هەموو شەڕەکان خزمەتی خۆی کردووە وەکو پێتم وت ئەو ئافرەتە ڤێتنامیە 15 سەربازی کوشت ئەفغانیە لە ئەفغانستان جەنەراڵێکی ڕووسی هەر بەو تفەنگە سۆڤێتیە کوشتی لە دووری 900 مەترەوە لێیدا 900 مەترەوە ئەو هینە لێیدا لە هەمان کاتە لە ئەفغانستان ئەم تفەنگە سەبەبێکی سەرێکی بوو خۆی و بیکەیسی کە هێزی ئەمریکا و کەنەدا و بەریتانیا نەیانتوانی چای تۆڕا بۆڕا بگرن چونکە بەم دووچەکە هێزی تۆ دراگانۆف کە لێ دەی لەو مەسافەیە خۆ بە ئەم 16 یان بە ئەم فۆڕ ناتوانانی بەرامبەری بگریتن نەخێت زۆر باش